نعم مولا. ولو هالور ولا مناكا؟ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دیارە ئەمڕۆکە ئێمە ژمارەیەک لە پارێزەر و ساڵاکوان و ڕۆژنامەنووسی شاری هەولێر سەردانی داواکاری گشتیمان کرد و یاداشتێکی ناڕزایەتیماندا بە داواکاری گشتی سەبارەت بە ڕێنمایی وەزارەتی ناوەخۆی حکوومەت یاریمی کوردستان کە لە ڕێنماییەکەیاندا هاتووە هەموو شۆفێرێک دەتوانێتن جامی ئۆتۆمۆبیلەکەی ڕەش بکاتن لە بەرامبەردا ساڵانە پارە بدا بە حکوومەت یاریمی کوردستان خودی وەزارەتی ناوەخۆ. پێمان وایە ئەم بڕیارە دوو جار نایاسایی یا جاری یەکەمیان لەبەر ئەوەی کە ناکرێتن زام ڕەش بکرێتن، جاری دوومیشیان ئەوەیە کە حکوومەت پارە وەرەگرێتن بەداخەوە. ئێمە پێمان وایە حکوومەت یاریمی کوردستان ئەم کابینەیە بانگەشەی ئەوە دەکاتن کە چاکسازی بکە. پێمان وایە ئەو کارانە لە کرداردا لە ئێستادا هەمووی چاواشەکاریە. بۆ ئێمە داوامان کە لە داواکاری گشتی کە بێنە سەرهێل و هەروەها هۆکارێک بن بۆ ڕاگررتنی ئەم بڕیارە بە تەواوەتی، چونکە لە ئێستادا بڕیارەکە وەستاوە تاوەکو دوو ئێمە جەختمان لەسەرەوە کردەوە کە دەبێت ئەم بڕیارە بە تەواوەتی ڕەت بکرێتەوە، چونکە لە ئەگەری جێبەجێکردنی ئەو ڕێنماییە وەکو بڕیار دواتر ئەمە کێشە و گرفت زۆر بۆ هاوڵاتیان دروست دەکات و دەبێتە هۆی دیزە بە دەرخۆنەکردنی ئەو تاوانانەی کە تاوانبارەکان ئەنجامی دەدەن و کۆمەڵێک سیناریۆی تر لە هەرێمی کوردستان و سەرێشەی تر لە بۆ دادگاکان دروست بێتن. بۆیە لە ئێستاەوە ئێمە مەترسیەکانی خۆمان بە داواکاری گشتی ڕاگەیاند و بەڕێزشیان ڕایانگەیان کە ئەوان کاری جدی لەسەر دەکەن و پاڵپشتی ئێمە دەکەن. ولو هالور ولا مناكا؟